بانزینی باش بە پارەش دەست ناکەوێت و ڕقەش شووتی جوتیارێکی کۆڵەوار کرد. سڵاوتان لەبێت. پورە ناهیدا کەژنێکی بەورە و قسەزانی گەڕەکیەکانی حەمەیە لە سلێمانی شەنێکی بەدەستەوە گرتو و دژی ڕوخانی خانوەکانیان گر بۆتەوە دەڵێت هەر بیتە پێشەوە دەیوەشێنم. گەڕەکەکە نزیکەی 600 خان و لە خۆ دەگرێت و زێدەڕۆیە و هێزێکی ئەمنی ئەمڕۆ دووشەممە بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیەکان چوونەتە ئەوێ کە دەبێت چۆڵی بکەن و زیاتر لە 20 ساڵە خەڵک خانووی لەسەر دروست کردو و تێیدا دەژین. بەڵام ئێستا تووشی گرفتێک بوون و وەک خۆیان دەڵێن دەیانەوێ گەڕەکەکەمان بکەنە پرۆژەی نیشتەجێبوون و خانوەکانمان بڕۆخێنن. پورە ناهیدا کە وەک ژنێکی ئازایە و شەڕواڵێکی لە پێەیە بە شەنێکەوە وەستاوە دەڵێت ئەگەر خوێنم بڕێژن اینجا خانوەکەم بڕۆخێنن. ناهیدا باز لەوە دەکات ئەو خانوانەیان بە خوێنی خۆیان دروست کردووە بۆیە لەژێر هیچ پاساوێکدا ڕێگە نادەن بیرۆخێنن. ئەو گەنجەی لوتی لە ناوچاویدا بۆ چێنرایەوە و لە 1964ەوە دەرکەوتەوە دەڵێت تەندروستی زۆر باشە لە ئایندەدا پرۆسەی گواستنەوەی لوتەکەی بۆ شوێنی خۆی بۆ ئەنجام دەدرێت. دێرینوالی گەنجێکی خەڵکی گوندی خێڵی حەمەیە لە هەڵەبجە. ساڵی ڕابردوو بەهۆی بەرکەوتنی تەزووی کارەباوە لە مردنێکی حتمی گەڕایەوە، بەڵام ڕووداوەکە وای لێکرد لوتی بسووتێت و لە دەستی بدات. دێرین بڕیاریدا بوو ڕوو لە دەروی وڵات بکات، بەڵام تەنیا بۆ وەرگرتنی ڕابێژ سەردانی پزیشکێکی پسپۆر دەکات بە ناوی دکتۆر دیار. دکتۆرەکە پێی دەڵێت پێویست بە سەفەر ناکات خۆم لێرە بۆتی دەکەم. نەشتەرگەریەکە پرۆسێکی تەندروستی زۆر قورس و ئاڵۆزی تێپەڕاند و سەرکەوتوو بوو. کارەکەش چووە سەر شاشەی میدیای عەرەبی و جیهانیەکان. ئێستا بە لوتە نوێیەکەیەوە دێرین دۆخی تەندروستی باشە. پرۆسەکەش لە قۆناغی چارەسەردایە. بڕیارە لە داهاتوودا چەند قۆناغێکی دیکەی نەشتەرگەری بۆ بکرێت، بە تایبەتی قۆناغی گواستنەوە بۆ شوێنی خۆی و ڕێکخستنەوەی جوانکاری. بە پارەش بانزینی باشمان دەست ناکەوێت. ئەمە وەڵامی بەهمەن قادر نوێنەری بانزینخانەکانی سلێمانی بوو کاتێک پەیامنەری 1964 لێی پرسی بۆچی بانزینی کوالەتی خراپە. نوێنەری بانزینخانەکانی سلێمانی ئەمڕۆ لە کۆمپانیای فۆکس بوو کە دابینکاری بانزینی نۆرماڵە بۆ سلێمانی و ئەو بە 1964 وت. تەنانەت لە ئێرانیش بانزینی باشیان دەست ناکەوێت و پارەش دەدەن، بەڵام هەر بانزین و سوتەمەنی کوالەتی باش نییە و دەست ناکەوێت. ئەوتی هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە نەهێڵین لە سلێمانی کوالەتی بانزین بێتە خوارەوە، بەڵام نرخی بانزین بەراورد بە هەولێر 400 دینار کەمترە و دەزانین گرانە. بەڵام ئەوانیش نیگەرانن لەو گرانی و بەهۆی بەرزی پێکاتەکانی سوتەمەنی ئەوانیش هەندێک کات زەرمەند بوون. هەر لەوێ سەردار حاجی خالید خاوەنی کۆمپانیای فۆکس بە 1964 وت دژی بڵاوکردنەوەی زانیاری ناڕاستین لەسەریان و دابشکردنی بانزینیان ڕاگرت بوو. لە ئەمڕۆوە دەست دەکەنەوە بە خستنە ڕووی بانزین بۆ بازاڕەکان. لە گوندی گۆپتەپا جوتیارێک گویستی داهاتێکی باش لە چاندنی 12 دۆنم شووتی بەدەست بهێنێت، بەڵام ڤایرۆسی ڕەقا لە دانەبەدانی شووتەکانیدا و فریای نەکەوت و تا هەمووی لە ناوچوون. ئێستا ئەو جوتیارە ڕەنج بە خەسار چووە. فەهد خالید جوتیارەکەی و بە 1964 وت ماوەی 4 مانگا من شەو ڕۆژ خزمەتی ئەو شووتێ دەکەم تا بێتە بەرهەم، بەڵام ئەوە تا لەباتی ئەوەی بیبەمە بازاڕ و ساغی بکەمەوە بێبەرامبەر ئەی بەخشمە خاوەن ئاژەڵەکان. مەزەندەی کردووە زیاتر لە 150 تا 200 تۆن شووتی بێت لە زەویەکەیدا کەڵکی خواردنیان نەماوە، لە 5 کیلۆ تا 10 کیلۆی تێدایە. ئەو دەڵێت من کە جوتیارم تا ئێستا نەمویستووە نەخۆشی ڕەقا هۆکارێکی تایبەتی هەبێت، مەرجیش نییە ئەوەی تووشی ئەم نەخۆشیە بووە دەرمانی پێدرابێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.